أوداس وبنجوه نازنين أوداس وبنجوه کۆمەڵێک بروسکەی پیرۆزباییمان بەدەستگەشتووە. بروسکەی پیرۆزبایی بەڕێوەبەرەتی گشتی ئاسایش، بروسکەی پیرۆزبایی گوندی وڵامی، بروسکەی پیرۆزبایی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە. بە ناوی دەستەی باڵای فیستیڤاڵەوە زۆر سوپاسی بەڕێزان لە ئاسایشی شارەزور، ئاسایشی هەڵەبجە دەکەین کە توانیان ئاسایشی ئەم فیستیڤاڵە گرنە ئەستۆیان. بەڕێزان، پێشکەشکردنی تابلۆی هۆنراوە بە ناوی عەبابەلی ئەمڕۆ و دوێنێ کە مامۆستا ئەمین سەپان مێژوونووس پێشکەش بەنەوەی داهاتووی عەبابەلی دەکات. با مامۆستا ئەمین سەپان فەرمێ بۆ سەرستەیج پێشکەشێکە بە کۆمەڵێ کچ و کوڕی جوانی عەبابەلێ. با فەرمون بۆ پێشکەشکردن. Choose the style of your video. In this example, let's create a nice looking whiteboard doodle video. You'll notice that doodling makes it super easy to create your own doodle videos. Done for you scenes, done for you characters, a huge selection of props and images, royalty free music, and even text. And for the ultimate in customization, you can even upload your own images, fonts, props, and music. Now to create any video, it's really simple. First, add a headline to get people's attention.
بروسکەی پیرۆزبایی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەشمان بەدەستگەشتووە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئامینسەکان. بەڕێزان ئێستاش بوشراخان وەکو دەستەی گەنجانی عەبابێلێ وتەیەکی خۆی هەیە بۆ بەڕێزان. بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاوێکی وەرزی بەهارتان لێبێ. بەخێراتنی میوانانی ئازیز و هەموو ئەو بەڕێوبەراتیانی ناو پارێزگای هەڵەبجە و عەشیرەت و ئەو بنەماڵە بەڕێزانە دەکەین کە ئەمڕۆ ئامادەی دووەمین فیستیڤاڵی گوندی عەبابەیلێن لە ژێر دروشمی مەیلێ بۆ عەواوەیلێ. فیستیڤاڵی یەکەم لە 2018 بۆ 2019 ئەنجام درا. خۆشبەختانە ئەم ساڵیش بە جیاواز لە ساڵی یەکەم دووەمین فیستیڤاڵی مەیلێ بۆ عەواوەیلێ ئەنجامەدرێ. لێرەدا وەکو خاوەن بیرۆکە دەستخۆشی تەواوم بۆ سەرپەرشتیاری فیستیڤاڵی مەیلێ بۆ عەواوەیلێ و هەروەها ئەو گەنجە خۆبەخشانەی کە بەردەوام لەگەڵمانە بوون و هەروەها دەستەی گەنجانی گوندی عەبابەیلێ کە دەستەیەکی چالاک و بێر و ماندوونە ناسن دەستخۆشیان لێ دەکەم. و هەروەها داواکارم بۆ ساڵی داهاتوو بە جیاوازتر لە ئەم ساڵ بتوانین فیستیڤاڵی مەیلێ بۆ عەبابەیلێ بە شەوازێکی باشتر و گونجاوتر پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین. دووبارە و سێبارە بەخێراتنی ئێوەی ئازیزەکەین بەخێبێن سەرچاو بە ناوی دەستەی گەنجانی گوندی عەبابەیلێ. دۆسواز بۆ بوشراخان. بەڕێزان خۆشەویستان، سێرێکی عاسمان بکەن کە ئوسامە سەیفەدین لە یاری فڕۆکەوانی هەڵەبجەوە نمایشێکی جوانمان بۆکە. ئەوە کە ئوسامە سەیفەدینە لە یانی فڕۆکەوانی هەڵەبجە. فەرموو با پێکەوە ئەو نمایشەی کە ئوسامە سەیفەدین ئەبینین پێکەوە.
بروسکەی پیرۆزبایی بەڕێوەبەرایەتی نیشتنگەی پارێزگای هەڵەبجێشەی بروسکەی پیرۆزبایی دەستەی گەنجانی مەڵبەندی نوێی ڕێستی شارەزوری یەکێتی نیشتیمانی کوردستان بروسکەی پیرۆزبایی کۆمیتەی ڕێستی هەڵەبجێشەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزان خۆشەویستان ئێستاش هەڵپەرجێکی کۆنی کۆمەڵە بەڕێز پێکاتون کە هەڵپەرجێکی کۆنمان بۆکەن کە پێکاتون لە بەڕێزان وشار قادر ڕەفعەت حسین ڕزگار حسین حەمەی حەمە ساڵح عومێدی سەید جەمال حەیدەر عوسمان بەڵێن گەرمیانی لەگەڵ کاکدانای کاغەریب گۆرانێکتان پێشکەشەکەن و ئەم بەڕێزانەش هەڵپەرجێکی کۆنمان بۆ نمایشەکەن بافەرمە برایانی ڕاگەاندن تکایە هاوکارمان من بۆ ئەوەی بەڕێزان بە شێوەیەک لە شێوەکان بتوانن سەر ستێج بینن ئەتوانن دانیشن زۆر سپاسیانەکەین ئەو بەڕێزانەی کە نمایشەکەمان بۆکەن هەڵپەرجێکی جوان کە پێکاتون لە بەڕێزان مەلاتایەر با بەڕێز مەلاتایەر کاک وشار قادر کاک ڕەفعەت حسین کاک ڕزگار حسین کاک حەمەی حەمە ساڵح کاک عومێدی سەید جەمال کاک حەیدەر عوسمان کاک بەڵێن گەرمیانی هاوڕێیانی ڕاگەاندن تکایە ئەگەر دانیشن سوپاسانەکەین بۆی بینەرانمان بتوانن فستیڤاڵەکە بین بە جوانی زۆر سوپاس
برایانی بەڕێزی ڕاگەاندن تکایە هاوکار مامن برایانی بەڕێزی ڕاگەاندن تکایە دانیشن بۆی بینەرانی بەڕێز بیبینن تکاتان لێگەین ئەمانەی سەر ستەیج زۆر سپاس بۆ بەڕێزان لە گۆرانی و هەروە لەم هەڵپەرکێ جوانەی کە پێشکەشیان کردین. تکایە سەبەنەسە چۆڵکەن بڕۆنە شوێنی خۆتان. زۆر سوپاسان دەکەین. داری ئاڵاکەم چقڵێکە بۆ چاوی دوژمن، ڕەبی هەر کەس خۆشی نەوێ کۆستی کەوێ، هەرگیز سەعاتێ نەسرەوێ. بروسکەی پیرۆزبایی میرزا حەسەن شەید عەبدوڕەحمان، بروسکەی پیرۆزبایی کاک حاکم هونەر تایر عەنەبی، زۆر سوپاسیان دەکەین.
بەڕێزان بەرهەمێکی کەمان هەیە بەرهەمێکی فۆلکلۆر لەلایەن تیپی مۆسیقای میلیەوە با بفەرمن. بروسكي بيروزبايي نوسر مامۆستا مەلا سەڵاح مەلا حەمامین بروسكي بيروزبايي عەشەتی یەناخی زۆر سوپاسیان دەکەین دووبارە زۆر سوپاسی سەرجەم ڕاگەیاندکارانەکەین ئەگەر هاوکارمان بن توان بۆی و بەڕێزانی لە دواوە سەر ستێج بینن سوپاسیان دەکەین. ليلو داخله ليلى جان ليلى تباويا ليلو داخله ليلى جان ليلى تباويا بزمان يشيل ليلى جان كورتي لاوي بزمان يشيل ليلى جان كورتي لاوي من أجيال داني شدوي شايا قلبوت ويشيل من أجيال وابو غفرها يا قلبوت ويشيل من أجيال وابو غفرها يا أخي ليلو ذاك ليل ليلى جان ليلى تباويا أخي ليلو ذاك ليل ليلى جان ليلى تباويا بزمان يشيل ليلى جان كورتي لاويا بزمان يشيل ليلى جان كورتي لاويا يا عباب إلي من أجيال ما
بادم لرزاوايا بذكر ما بمري أمنكيان بادم لرزاوايا أخليلو دخليل ليلى جان ليلى تباوايا أخليلو دخليل ليلى جان ليلى تباوايا بزمان شيرين ليلى جان كوربي لاوايا بزمان شيرين ليلى جان كوربي لاوايا زۆر سپاس بۆ گروپی هەڵپەرکەی گەنجانی عەبابەیلێ سپاس بۆ دەنگە خۆشەکەی کا خالید عومەر دروستکەیەکی پیرۆزبایی لەلایەن بەڵێن ڕەنانی لە عەشەتی ئەمەوەندەوە لە گەرمیان بەدەستمان گەشتووە ئەمڕۆ ساز بووە هیوا و ئاواتم مژدەی خۆشی دڵ بوو بە خەڵاتم جوانی نەوبەهار ئەگرم لە ئامێز بەرزە وەک باڵای دیاری سەڵقاتم بەڕێزان ئامەدەوانی بەڕێز داوا لە بەڕێستانەکەین ئێمە دوو چالاکی ترمان هەیە کە کۆتایی یێنین بە چالاکیەکانی سەر لە بەیانیمان ئەو دوو چالاکیەش افتتاحی مخەیەمەکانە داوا لە بەڕێزان ئامادەبووان میوانە بەڕێزەکان ئەکەین کە بفەرمونون بۆ افتتاحی مخەیەمی خێوەتگەی ئەرشیفی شارەدەی عەبابەیلێ و دواتر دیوەخانەکە ببینن بەڕێزان ئامادەبوانی بەڕێز جێی خۆشی ئاماژە بەوە بین کە خوانێکی تایبەتمان هەیە بۆ ئەو میوانە بەڕێزانەی کە بانگێشت کراون گەورەمان کەن فەرمون بۆ خوانەکەمان دوای ئیفتتاحی خێوەتگەکان ئێستاش بەم شێوەیە کۆتایی بە مەراسیمی سەر ستەیجی سەر لە بەیانی ئەهێنین ئاماژە بە ئەتوانین ئاماژە بەوەش بین کە ستەیجی دوای نیوەڕۆمان لە کاتژمێر دووەوە دەست پێ دەکات کە تیپێکی مۆسیقای میلیمان ئامادەیە لەگەڵ هەنێک چالاکی تر کە ئاماژەی پێهێنین لە کاتی خۆیدا بەڕێزان خێزانە بەڕێزەکان ئامادەبوانی بەڕێز جێی خۆیەتی کە ئاماژەش بەوە بین کە بەرنامەی خورتوخەڵ لێرەیە بۆ مناڵە چاوگەشەکانتان کە لە ئێستاوە دابەزێتە لای ئێوەی بەڕێز بە ئاگادار بن دەستخۆشی بۆ هەموو لایەک ئێستاش بفەرمون بۆ ئیفتتاحی خێوەتگەکانمان بەڕێزان پیاو ماقوڵانی خۆشەویست میوانە بەڕێزەکان خواردنی تایبەتیان بۆ ئامادەکراوە بۆ هەموو بەڕێزانەی کەش لە دوکانەکان شوێن ئامادەکراوە لە خزمەتان هابین لە ئێستادا سەستی جێڵین چالاک تا کاتژمێر 2 پاش نیوەڕۆ بەخێبێن سەرچاو بۆ دووەمین فیستیڤاڵی عەبابەیلێ بەڵێ بەڕێزانەوانەی کە بینەر بوون بەوەڵک چالاکی و چالاکی بوو لە فیستیڤاڵی عەبابەیلە بەڕێزی خوددا چەندین چالاکی جۆراوجۆر بوو لە گروپی هەڵپەرکێ و ناوشی بقوزاوە و یان ساڵ بۆ دوێنی ساڵە کە چالاکەی فیستیڤاڵی عەبابەیلێ گەڕێ لا أستطيع القلب في إجماع الأولادين وتسمع هذه البؤرة ومشارك الناس هذا هذا اليوم أنا كمان
Yeah.